لدور به مجارد گوتو بیشه که دگل برس شیخ حیدر لامی سرکرده دولت یاسا لبغداد گوتو بیش بکن جناب شیخ تو بخیراتش بو کردستان 24 یعنی دنهادا اراده که بهز و جدی هیا دنابرا هر دو سرک وزیران مسعود بارزانی و محمد شیع السودانی تا چند گرنگه یعنی گرنگی به اراده جدی بهت داین. بسم الله الرحمن الرحيم. بناوي خوي بخشندي مهربان. السلام عليكم ورحمة الله وبركاته. عليك وعلى جميع الأخوة المشاهدين. صلاة عليه وتعالى بينراني كردستان بستوار خوش حالم أمشو لقل إيوادام إيوادارم خدا نزاو بارانا وكان من لروجي رمضان لا همولاي قبول بكات ورمضان ونزيق بونوي ججني ببيت معي خوش بوزراني بوتواوي بكاتكاني عراقو ببيت معي خير وبركات بو همولاي راستيكي بوني بروسي سياسي يخستو وريكوبيك بروسيك للجير سعيد دستوري عراقي دابت أو بروسيك راستقينية وهنقاوكاني هنقاوي درستن أمجد بيته سقامگيري لعراق سقامگيري عراقيش واتا سقامگيري ناوسكا بشويكي گشتی هرمی کردستان بشکی سرکی عراق و ناوسیکی هر گرنگی عراق چونکه هرمی کردستان وکو بشی سرکی عراق و قسەیەک شێ دەڵێن ئەگەر بەشی سەرەوەی جەستە باش بێت و ڕێکوپێک بێت تەواوی جەستە باشی بەخۆیەوە دەبینێت ئەمە شواتای ئەوەیە کە پرۆسەی سیاسی ئێستا بەرەو ڕێکوپێکی دەچێت بەرەو بەهێزی دەچێت پرۆسەیەکی درێژخایەن دەبێت لە نێوان هەردوو برا کە بەیەکەوە کاریان کردووە لە هێزە سیاسیەکان زۆرینەی ئەو هێزە سیاسیانەش پێشتر شان بەشانی یەکتری کاریان کردووە بۆ ڕووخاندنی ڕژێمی دیکتاتۆری سەدام و بۆیە سەقامگیری هێزە سیاسیە ڕەسەنەکان ئەو هێزانەی دەوریان هەبووە لە ڕووخاندنی ڕژێمی بەعس وەکو پارتی دیموکراتی کوردستان و هاوبەشەکانی ئەمە درێژخایەنی پرۆسەی سیاسی بۆ ئێمە بەرهەم دێنێت. زۆر باشە بەڕێز شێخ حەیدەر یعنی ئەوەی کە گرنگە پاڵپشتی لایەنە عێراقیەکانە بۆ هەردوو سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان و سەرۆکوەزیرانی عێراق بۆی کە ئەم کێشانە تێپەڕێن و ببێتە بنەمایەکی ژەم لێک تێگەشتن و ڕێکەوتنانە بۆ کێشە و گرفتە گەورەکانی تری لە عێراقدا هەیە. أولا يعني لا يوجد هەموو شتێک کێشەی بەو شێوەیە گەورە لە ئارادانی پێویستەوە لە بەرچاو بگرین بەڵکو جێبەجێکردنێکی هەڵە بۆ دەستور هەیە کێشەیەک نییە کە کێشەیەکی چارەسەر نەکراو بێت لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی فیدراڵی چونکە ئەمانە بەیەکەوە کاریان کردو بۆ پێکێنانی عێراق هەردوو لایەن کار دەکەن بۆ ئەوەی عێراق باشتر بکەن سەقامگیرتر بکەن مادەکانی دەستور وەکو خۆی جێبەجێ بکەن بەڵام ڕەنگە کێشە و هەڵە لە جێبەجێکردنی دەستور هەبێت خوێنەوە و تێگەیشتنی هەڵە بۆ دەستور هەبوو بێت بەڵام ئەمڕۆ تێگەیشتن هەیە چوارچێوەی هەمانگی نەرمین واندووە لە مامەڵەکردندا و بە تێگەیشتنی نوێ هاتوۆتە پێشەوە تەنانەت ئێمە پێشتر لە ڕێگەی کوردستان 24ەوە ئەومان ڕاگەیاندووە کە چوارچێوەی هەماهەنگی ناکرێت هەنگاوێک بچێتە پێشەوە بەبێ ئەوەی هەرێمی کوردستان سەقامگیر بێت چونکە سەقامگیری هەرێمی کوردستان سەقامگیری هەموو عێراقە دەبێتە هۆی سەقامگیربوونی پرۆسەی سیاسی و جێبەجێکردنی دەستور لە تەواوی لایەنەکانەوە وەکو هەناردەینەوت و موچەی فەرمانبەران و مادەی 140 و جێبەجێکردنی ئەم بابەتە وهروەها دۆسیەی بەجێکردنی موچەکان وهروەها هەڵبژاردننی هەرێمی کوردستان و هەڵبژاردنەکانی دیکەش ئەگەر بێت ڕێکەوتن لەسەر ئەم بابەتە بکرێت و ڕێکەوتنەکە لە ژێر دەسایی دەستوردا بێتەوە عێراق دەتوانێت بگاتە ناوچەی سەلامەت و پرۆسەی سیاسی پرۆسەیەکی ڕاستەقینە و ژێرخانێکی بەهێزی دەبێت من تێبینی ئەم بابەتم کردو بە تایبەتی کاتێک کۆمەڵێک چاوپێکەوتنمان لەگەڵ بەڕێز سەرۆک بارزانی هەبوو لەو کاتەدا بینیمان کە لەکتێگەشتی زۆر باش هەیە دیدگای زۆر
باشێ لەلایەن زەنابیانەوە بەتایبەتی لەسەر سەقامگیری عراق و چۆنێتی ماوەڵەکردن لەگەڵ ئەم پرسە بە دیاریکراوی بە هەمان شێوە بەڕێز نووری مالێکی و ئەروە چوارچێوەی هەماهەنگی بە شێوەیەکی گشتی هەمویان لەسەر ئەو دیدگایە کۆکن کە پێویستە هەرێمی کوردستان سەقامگیر بێت و ئەو هێزانەی لەوێ لە سەقامگیریدا بن بە هەموو شێوەیەک بەتایبەتی لە پەیوەندەکان لەگەڵ پارتی دموکراتی کوردستان کە هێزی گەورە و بەهێزی پەرلەمانی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستانە بۆیە ئەم سەقامگیریە بەر لە هەموو شتێک کاریگەری ئەرێنی بۆ سەر خەڵکی عراق دەبێت خەڵکی عراقش تامەزرۆی ئەوێ سەقامگیری بۆ خۆی ببینێت بە هەمان شێوەی وڵاتانی ناوچەکە کە هەمویان دەیانەوێت عراق سەقامگیر بێت چونکە سەقامگیری و ئاسایشی عراق ساسی لە هەرێمی کوردستان بێت ناوچەکان دیکە عراق بێت کاریگەری زۆر باشی لەسەر سەقامگیری ناوچەکە دەبێت ڕووی ئابووری و ئەمنی و کۆمەڵایەتیەوە بۆیە زۆر گرنگە و پێویستە لە بەرچاومان بێت کە ڕێککەوتنی هاوشێوە هەبێت لە نێوان سەرۆکایەتی و سەرۆکوەزیرە حکوومەتی هەرێمی کوردستان و هەروەها پەرلەمانی عراق و حکوومەتی عراق و تەنانەت دادگای شێخ لامی زۆر باشە یعنی دنهادا ئیرادەیەکە باش هەیە بەریان هاژی من ئاماژە پێکرد و یەک ژوان گرفتان وان پرزگریکان ئیدی نزیکە دێ چارەسەر بیتن و ئەوژی موچێ فەرمانبەرین هەرێما کوردستانی بووە پرسیار ئەvەیە ئایا ئیرادەیەکە بەهێز دەنگێکی بەهێز لە بەغدایە لە ناوچەیە لە دەردور هەیە ji بۆ پشتەوانیکردنا وێ ئیرادەیە بەهێزە دنابەرە هەردوو سەرۆکوەزیران دروست بووە ji بۆ vê çendێک و کێشەیەن دنیەن هەلاویستیان دنابەرە هەولێر و بەغدایژی بێن چارەسەرکردن بەر لە هەموو شتێک زۆر بە دیاریکراویش ئێمە باسی ئەوە دەکەین کە ئیرادەکە هەیە و ئیرادەکە شتێک نییە ئەمڕۆ دوێنەیە لە دایک بوو بێت و ئافرا بێت بەڵکو ئەم ئیرادێ بۆ چارەسەرکردنی پرسە هەڵواسراوەکانە وەکو موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان چونکە خەڵکی هەرێمی کوردستان خەڵکی ڕەسەنی عراقن و ماوەی چەندین سەدەیە لە عراق ژیان بەسەر دەبن وا گەلی کورد ئەو گەلەیە کە گەلێکی بەرەنگار و خۆراگر بوو و شەهیدێکی زۆری داوە قوربانێکی زۆری داوە لە ڕووخاندنی ڕژێمی پێشووی بەعس ئەمە حاڵی زۆربەی ڕۆڵەکانی باشووری عراقش بوو بۆی ئێمە یەک گەلین و پێویستە هەمویان لە خۆشگوزەرانیدا بن هەر هیچ نەبێت سوود سامانەکانی عراق وەربگرن ئەمە بارودۆخی پێویستە هەموو ناوچەیەک بێت ئێمە هیواخوازین هەموو خەڵکی عراق سوود لە سەرچاوەکانی عراق ببینێت ئەمە خاڵێکی زۆر گرنگە هیچ کەسێک مافی ئەوەی نییە کە مافی خەڵکی کوردستان زەوت بکات کە شەو و ڕۆژ کار دەکەن فەرمانبەران مامۆستایان ئەندازیاران پزیشک و کارکەران و تەواوی بوارەکان خەڵکی شەهید کە سوکاری شەهیدان تەواوی ئەم توێژانەی کە ئاماژەم پێکردن هەمیان پێویستیان بە موچەیە ئەو موچەیە کە بە حاڵ و بە زۆر پێداویستی ئەو خێزانانە پڕ دەکاتەوە ئێمە بە هەمان شێوە لە باشوور و ناوەڕاستی عراق بۆ خۆم خەڵکی دەبینم بۆ شێوەیە و زۆر ئازار دەچێژم کاتێک دەبیستم کە توێژێک هەیە لە عراق موچە وەرناگرێت یاخود توێژی مامناوەندیش تەنانەت کە لە موچەکانیان بێبەش بکرێن و موچەکانیان دابکەون ئەمە شتێکە دەروونمان دەوروژێنێت بەڕاستی ئازاری بەهۆ دەچێژین بەڵام کۆمەڵە شتێکی دەستوریان پێویستە جێبەجێ بکرێن و لە ڕێگەی ڕێکەوتەکانەوە ئەم پرسانە چارەسەر بکرێن و چارەسەرەکە چارەسەرێکی ڕەشەیی بێت نەک کاتی ئێستا بە دوای چارەسەر ڕێژەیەکاندا دەگەڕێین و بۆ ئەوی بەیانی نەگەڕێنەوە دوزارێک تکە بگەینەوە چوارگۆشەی یەکەم مودابەشکردنی موچەی دوو موچە پێویستە بەردەوام بێت و زۆر وەکو ئەوەی کە وەزارەت لەسەری پێکات. بەڕێز شێخ حەیدەر لامی سەرکردە لە دەوڵەتی یاسا لە بەغداد و لەگەڵ مابووی سوپاس یا شێخ.